بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێ عزیزان لە بەرنامەی ئەم جارەی جێوار هاتوونەتە ناوچەی شارباژێر لێرە لە ناوچەی شارباژێر لە ناحیەی سرۆچک شوێنەوارێکی مێژوویمان هەیە ئەویش قەڵای سرۆچکە یاخود قەڵای سرۆچک وەکو یەکێک لە شوێنەوارە گرنگەکانێکی لە قەڵا مێژوویەکانی ناوچەکە کە لە نزیک گوندی قەویلە هەڵکەوتووە بۆ هیوایین ئەمڕۆ بتوانین گوزەرێک بە مێژووی قەڵای سرۆچک و وەروەها چۆنیەتی بیناسازیەکەی و وەروە ئاوڕێک لە مێژوەکەی بدەینەوە و بێگومان قەڵای سرۆچک یەکێکە لە شاکارە زۆر نایابەکانی مێژووی کوردان قەڵایەکی سەربازی زۆر بەهێز و زۆر جوانە کە ئێستاکەش دیوارەکانی بە شێوازێکی زۆر سەرنجڕاکێش ماونەتەوە وەگەبینن لە پشتمانەوە ئێستاکەش لە بەرزای ئەو کێوە بنیادراوە هیوادارین هاوڕێ و هاوسەفەرمان بن تاکو گوزەرێک بە مێژووی قەڵای سرۆچکا بکەین و کۆمەڵێک لە دیمەنە جوانەکان و دیمەنە سەرنجڕاکێشەکانی قەڵای سرۆچک بەێوە نیشان بدەین بۆ هیواین هاوڕێ و هاوسەفەرمان بن. لە ڕووی جوگرافیایی وەگەر ئاماژەیەک بە شوێنی جوگرافیایی قەڵای سرۆچک بدەین یاخود ئەو شوێنەی کەوا ئەم قەڵایە و ئەم شوێنە مێژووی لێ بنیادراوە لێ هەڵکەوتووە بێگومان قەڵای سرۆچک ئەکەوێتە نزیک گوندی قەویلە لە ناوچەی شارباژێر کە ئەم ناوچەیە لە ڕووی ئیداریەوە سەر بە ناحیی بەرزنجە یاخود ناحیی سرۆچکە لە قەزای سەید سادق لە پارێزگای سلێمانی بێگومان شوێنی هەڵکەوتی خودی قەڵاکەش دوای تێپەڕین لە گوندی قەویلە یان تا ڕادەیەک پێش گەیشتن بە گوندی میرمام ئەبینین ڕەزە شاخێکی زۆر سەخت هەیە کە بە جۆرێک سێ لای شاخەکە سروشتیان وا هەڵکەوتووەکەوە دەرچوون تێپەڕین سەرکەوتن بەسەریا زۆر ئەستەما و بە ئەم ڕۆژەوە بەو پێشکەوتنانی کەوا هەیە بەو پەیژە و بە وەسایلانەشی هێشتا ناتوانانی لە بناری چیاکەوە لەو سێ لایەوە بێتە ئەم بەرزایی ئەم ڕەزە چیایە ئەمێنێتەوە یەک لای یان با بڵین لای خۆراوای کە ئەویش لە کۆن و لە ئێستاشا شوێنەوارەکانی ماوە دیوارێکی بۆ کراوە ناتوانانی جگە لە ڕێگەی ئەو دەواازانەی کە هەیە لە کۆنا بۆی کراون بێتە ناوە بۆیە شوێنی جوگرافیایەکەی زۆر شوێنێکی سەختە لە کۆنا بەڕاستی سوودیان لەم بەرزایانە وەرکردو وەکو ئەوەی بیان ویستایە قەڵایەک دروست بکەن یا خود شوێنێکی سەربازی دروست بکەن بۆ ئەوەی لە ئەمانترین شوێنە دروستی بکەن لە پارێزراوترین شوێنە دروستی بکەن هەمیشە شوێنی جوگرافیایی بۆ هەڵبژاردننی قەڵاکان گرنگترین شوێن یاخود گرنگترین خاڵی هەڵبژاردن یاخود گرنگترین ئەو تایبەتمەندیە بووەکەوە لە بەرچاویان گرتووە بۆ دروستکردنی بینایەکی سەربازی و بە تایبەتیش لە دۆرانی کۆنا چونکە زانین بۆ ئەوەی ئەمە قەڵایەک یاخود بینایەکی سەربازی لە کۆنا مانەوە و پارێزگار بوون لێی ئەگەر لە شوێنێکی بەرزتر بێ بێگومان بەرامبەرەکانی لە کاتی سەرحاڵەتی سەربازی لە کاتی هێرش و پەلاماردان لە کاتێکی هەر حاڵەتێکی تریشا بێگومان پارێزراوترە بێ ئەتوانن زیاتر بەرگری بکە هەر لەبەر ئەمەشە بینین زۆربەی قەڵا شوێنەواریەکان زۆربەی قەڵا مێژوویەکان زۆربەی قەڵا سەربازیەکان لە شوێنێکی زۆر بەرز دروستکراون لەسەر چیاکان و بە ئەم ڕۆژەوە بۆی بتەوێ بگەیتە قەڵای سرۆچک ئەبێ لە گوندی قەویلەوە پاش تێپەڕین بە جادەی خۆڵی 1-2 کیلۆمەترێک ئینجاوەکوم ئەبێتە 3-4 کیلۆمەتر اینجا ئاگەیتە هەر بناری ڕەزەچیاکە اینجاوەکوم لە دوای ڕەزەچیاکەشەوە تۆ ئەبێ لە دەواازەیەکی زۆر تونێل ئاساوە کە دەرچەیەکی زۆر بچکۆلانەیە تۆ لەوێەوە داغڵەبی ئەیتە سەر چیاکە و لێرەشەوە شوراکان ئەبینین ماونەتەوە هێشتا تا ئاگەیتە ناو وەسەتی یاخود بە بڵێن مەرکەزی قەڵاکە بۆیە توانی بڵین شوێنی جوگرافیایی قەڵای سرۆچک تەواوی پێک هاتە جوگرافیایەکەی تایبەتمەندی سەربازیانەی پێوە دیارە هەر شوێنە جوگرافیایەکەی ئەومان پێڵێ کە ئەبێ ئەم قەڵایە لێرەیە بە ئامانجێکی سەربازی دروست کرابێ لە کۆنا نەوەک بە ئامانجێکی تەفریحی و قەڵایەکی گەشتیاری یاخود قەڵای مانەوەیەکی سەربازێک یاخود فەرماندەیەکی دەسەڵاتداری زمانی خۆی بگرە لێرە دەبێ بنکەیەک کەمپێک قەڵایەکی سەربازی زۆر گرنگ بوو بێ بۆ چاودێریکردن بۆ ئیدارەدان بۆ
پشتگیریکردنی تەواوی ئەو ئیدارە و ئەو ناوچەی کەوا لەژێر دەسەڵات و لەژێر پەیوەندیداری ئەم قەڵای سرۆچکە بووە. بێگومان ڕەنگە ئەو پرسیارە دروست ببێ سرۆچک بۆچی یاخود ئەم ناوە بۆچی بە ناوچەی سرۆچک یاخود بە قەڵای سرۆچک ئەو ناوە ناوە برێت. هەموو شوێنێکی شوێنەواری یاخود زۆربەی شوێنەواریەکان ناوێکیان هەیە یاخود بە ناوێک ئەناسرێن. قەڵای سرۆچکیش بە وشەی سرۆچک یاخود بە ناوی سرۆچک ئەناسرێت. هەندێک پێیان وایە خێزانی فەرماندەی ئەم قەڵایە لە دەورانی خۆیان سرۆچک خانی ناو بووە، ناوێک سرۆچک جوانی ناو بووە. ئەمەش وای کردو ناوی ئەو خاتونە لەبەر جوانیەکەی و لەبەر جۆرێک لە جۆرەکان لێ هاتوویەکەی لەگەڵ هاوژینەکەیە کە فەرماندەی قەڵا بێت ڕۆڵێکی سیاسی بەهێزیە بێت لە ناوچەکەیەوە کات خودی ناوی قەڵاکە و ناوچەکە بە قەڵاکەی سرۆچک خان ناو بدرێت. دواتر ئەم ناوە لە قەڵاکەوە بۆ ناوچەکانی دەوروبەریشی ئەگرێتەوە و بەم ناوەوە ناو ئەبرێت. و لەسەر هەر هەمان ناو لەسەر هەمان حاڵەت مامۆستا جەمیل ڕۆژبەیانی پێی وایە لە سەردەمی دەوڵەتی عوسمانی بەشێک لە کوردانی ڕۆژاوا لە ناوچەی سروچی سووریاوە هاتوونەتە ئەم ناوچەیە و کۆچیان کردووە. لەبەرمانەوەیان لێرە پێیان وترو ناوچەی سرۆچیەکان یاخود دواتر بوو بە ناوچەی سرۆچکیەکان و وشەی سرۆچک لە سروچەوە بووە بە سرۆچک. بۆیە بەم قەڵایە و بەم ناوچەیە ئەم ناوە براوە بووتە بەشێک لە مێژووی ناوچەکە یاخود وەتە ناو و نازناوێک بۆ قەڵای سرۆچک و بۆ هەتاکو ئێستاکە ڕزانین ناحی بەرزنجە بە ناحی سرۆچکە ناسرێ یاخود بەشێک لە ناوچەکان وشەی سرۆچکی بۆ بەکارێت. ئەمانە دووشیکردنەوەی یاخود دوو بۆچوونن لەسەر قەڵای سرۆچک یان با بڵێ لەسەر ناوی سرۆچک بۆ قەڵاکە هاتوون. بەڵام من پێم وایە هەڵبەتە ئەم ڕایی من لە ڕوانگەی زمانەوانیەوە توانم بڵێم هەردووکی ئەکرێ ڕاست بێ. بەڵام پێم وایە ئەگەر شیکردنەوەیەک یاخۆی وردبوونەوەیەک لە ناوەکە بکەین و بە بەراورد بە مێژوەکەی لە ڕێمێژوەکەیە ورد بینەوە کە زانین مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ دەورانی ئەردەڵانی و هەجەی گۆران یاخود لە هەجەی ماچۆش لە سەردەمانی ئەوانە تا ڕادەیەک زاڵ بووە. ئەگەر ئەم قەڵایە هی ئەوان بوو بێ و قەرار بێ ناوی سرۆچک بێت هەر وردبوونەوە لە وشەکە سەرۆچک ینی لە دوو مەقتەع پێک دێت. سەرەوە ئێواتە سەرەوە، چک واتە تعبیرێکە یاخود دەربڕینێکە بۆ ئەو حاڵەتە ئاوانەی کەوا بە شێوەی چکچکە ئێتە خوارەوە. بینین لە قەڵاکەیە کانیەکمانەوە ئاوەکەی چۆڕەچۆڕەیە یان با بڵێن چکەچکەیە ئێتە خوارەوە. ئەکرێ بڵێن قەڵای ئەو قەڵاکەی سەرەوەی ئەویان ئەو قەڵایی کە لە سەرەوەیە و ئاوە چکەچکەکەی هەیە یاخود بە چکچک ئاوێتە خوارەوە. ئەکرێت تعبیرێک بێ یاخود هەر پێکهاتەی جوگرافیایی ناوچەکە بەخشی بێتیە خودی قەڵاکە یان بڵێن فلان قەڵاکە لەسەرەوە لەو سەرەیکەوە چکچکەی هەیە یان مەبەستی لە ئاوەکەیەتی مەبەستی لە کانیەکەیەتی ڕەنگە پێم وایە ئەمەش ئەکرێ گونجێ ڕەنگە تا ڕادەیەک پێکهاتەی سروشتیەکەی کە ئەمەش زۆر ئەو حاڵەتەمان هەیە لە مێژووە لە زۆربەی شوێنەوارەکانی تری کوردستانە هەمانە جوگرافیای ناوچەکە تەحەکوم بە ناوی شوێنەوارەکەەوە کا جوگرافیای ناوچەکە تەحەکوم بەوەکە کە بەو قەڵای یاخود بەو شوێنە مێژوویە ئەو ناوە بنرێت. ئیتر جاری وایە مۆنونە قەڵای ڕەشمان هەیە قەڵا سوورمان هەیە کەوانە بەپێی بەردی ناوچەکە و بەپێی خاکی ناوچەکە بەو قەڵایە ناونراوە. ئەکرێ ئەمەش هاوشێوەی بەراوردکاریەک بە قەڵاکانی تری کوردستان بڵێن پێکهاتەی جوگرافیایەکەی لەبەربوونی کانیەک لە بناری قەڵاکە بە شێوەی چکچک ئاوێتە خوارەوە. بەڵام قەڵاکە بە بەراورد بە زەویەکانی دەوروبەری زۆر لەسەرەوەیە ئەڵێ بڵێن سەرۆچک یاخود لەسەرەوە چکچکەکە ئەمە قەڵای ئەو شوێنەیە ئەکرێ بۆیە بەم ناویان وت بێ. بە شێوەیەکی گشتی ئێستاکەم قەڵایە بە قەڵای سرۆچک ناسرێ وەکو یەکێک لەو شوێنە مێژویانەی هەمانە لە هەرێمی کوردستان. ئەو مێژوەی دەربارەی
قەڵای سرۆچک باسەکرێت و بە تایبەت لە سەردەمی مینشینی ئەردەڵانی دەڵێن لە دوای دەسەڵاتی مامون بەک وەکو یەکێک لە میرە بەناوبانگەکانی ئەمارەتی ئەردەڵانی لە ساڵانی 1450 زاینیەوە فکرە و یاخود لازماتێک دروستە بێت بۆ بنیادنانی قەڵایەکی سەربازی لەم ناوچەیە بە تایبەت ئەزانین ئەمارەتی ئەردەڵانی هەمیشە لە ڕووی سیاسیەوە بیری لە فراوانکردنی دەسەڵاتی کردوێتەوە ئەمش پێویستی کردووە بنکە سەربازیەکانی بەهێز بکات بۆیە ئەم قەڵایانەی لێرە بنیاد دراوە لەم شوێنە سەختانە تەمان ئەمارەتی ئەردەڵانی هاوشێوەی تەواوی ئەمارەتەکانی تری کوردستان بەڵام بە حکمیەوەی تا ڕادەیەک لەوان کۆنترا هەمیشە بیری لەوە کردوێتەوە تا ڕادەیەکی زۆر ناوچەکانی خاکی کوردستان بخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە بەمەش لازم بووە پێویست بووە بنکەی سەربازی زۆر بەهێزی لە تەواوی ناوچەکانی کوردستانە هەبن هەر لە ناوچەکانی گوڵعەمبەری کۆنەوە بۆ ناوچەکانی دەشتی شارە زوور بۆ ناوچەکانی شارباژێر هەتا وەکو ڕۆژگارێک کە لە سەردەمی خان ئەحمەد خانی ئەردەڵانی تەواوی دەسەڵاتی ئەردەڵانی تا سنوورەکانی مووسڵی ئێستا شاری مووسڵی ئێستا دەڕوا بۆیە ئەتوانین بڵێن ئەو مێژوە ڕوونە یاخود ئەو مێژوەی کەوا دیاریەکرێت لەسەر بنەمای سەرچاوەکان و ئەو گەڕیدە و شوێناوەرناس و مێژوو ناسی کەوا لەسەر ئەم قەڵایە نووسیویانە یاخود باسییان لێوە کردو سەرداریان کردو دەڵێن سەردەمی بنیادنانی مێژووی بنیادنانی ئەگەڕێتەوە بۆ دەورانی ئەمارەتی ئەردەڵانی و بە تایبەتیش لە سەدەی تقریبا توانین بڵێن 15 زاینی لە 1400 بەولاوە 1450 بەولاوە ئەم قەڵایانە بنیات ئەنرێن و پێک هاتە سەربازیەکانیشان بە بەراوردکاریەک بەو قەڵایانەی تری ئەردەڵانی کە هەمانە بە تایبەت ناوچەکانی ڕۆژهەڵاتی ئێستای کوردستان تۆزێک لە ڕووی بنیاتنانی شکلی سەربازیەوە مۆرتێکی کوردانەیان پێوە دیارە و هەروە تا ڕادەیەک ئەم خەڵایەش لە ڕووی سەربازیەوە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ئەمارەتی ئەردەڵانی وەک ئەزانین لە سەدەی 15 و 16 تاوان ئێمە نابێ دەوڵەتی عوسمانی لەم مێژووە بە دەرکەینکەوا بە تایبەتیش دوای هاتنی ساڵانی 1520 هاتنە سەردەسەڵاتی سوڵتان سولەیمانی قانونی کە تەواوی ئەو هێزە سیاسانی کەوا لە ژێر سایە دەوڵەتی عوسمانی بوون و جۆرێک لە جۆرەکان سربەخۆییان وەرگرتو ئەو بیری لەوە کردەوە ئەو هێزیان لاواز بکە بیان گەڕێنێتەوە ژێر دەسەڵاتی خۆیان بۆیە هێرش و پەلامارەکان زیاتر بۆ ناوچەکانی بە تایبەتیش ناوچەی کوردستان کە ئەو کاتە هەم بەشێک بوو لە دەوڵەتی عوسمانی هەم لە هەمان کاتیشدا جۆرێک لە جۆرەکان هێز و ئەمارەتی سربەخۆی لێبوون جۆرێک لە خودموختاریان پێوە دیار بوو ئەوان بیریان لەوە کردەوە کەوا ئەم خودموختارە ئیدامە بدەن بە بنیادنانی ئەم قەڵا بەهێزانە بۆ بەهێزکردن و پارێزگاریکردنی سنوور و دەسەڵاتی سیاسیشیان و ئیداریشیان و سەربازیشان کێشە و ململانەکانی ئەو کاتەی دەوڵەتی عوسمانی و ئەمارەتی ئەردەڵانی وای کردووە زیاتر گرنگی بە قەڵا سەربازەکان بدەن ئەتوانین هەر وەڵامی ئەو پرسیارش لێرە بۆ بدەینەوە کە بۆچی ئەم قەڵایان دروست کردووە بۆ ئەو لایەنە سەربازی دروستیان کردووە بە وردبوونەوە لە پێک هاتەکەشی توانین بڵێن تایبەتمەندیەکانی بیناسازیەک کە بۆ بەرگریکردن و عسکەری و شەڕ دروستکراوێ لەم قەڵایانەیە ئەبینرێت و هەر دەربارەی مێژووی قەڵای سرۆچک ئەگەرنەوە دەماودەم دوای بەدوای ئەوەی کە لاوازبوونی دەسەڵاتی ئەردەڵانی لێرەیە و پاشانی لە ساڵانی 1560 کەولاوەکەی تر حکوومەتێکی تری کوردی دروستەبێ بە ناوی بابان مێرشینی بابان ئەم بەشەیەش نزیکە بێ لە مەرکەز و لە دەسەڵاتی حکوومەتی بابانەوە مانیش سوود لەم قەڵایە وەرەگرن هەتاوهۆ کۆتاییەکانی ساڵی 1800 ئیتر بە جۆرێک لە جۆرەکان ئەم قەڵایە لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە بەرە وێرانی چۆڵکردن ئەبرێ ئەو هێزە سیاسیانەی لێیان وە دەرئەنێت دەریانەکە بۆ ئەوەی نەتوانن بیر لەسەر بخۆی یاخود بیر لە دەسەڵاتی سیاسی بکەنەوە یان مەترسیکی سەربازی بن بۆ حکوومەتی دەوڵەتی عوسمانی بۆیە لێرە توانین بڵێن بە شێوازێکی گشتی و پوختی قەڵای سرۆچک مێژووی قەڵای سرۆچک ئەدەنەوە پاڵ ئەمارەتی ئەردەڵانی و بە تەحدیدیش لە ساڵانی 1450 یان سەدەی 15 زاینێک ئەم قەڵایە بنیاد نراوە بۆ مەبەستێکی سەربازی بۆ لایەنی دەسەڵاتی سەربازی و سیاسی ئەمارەتی ئەردەڵانی کە ئەو کات ئەزانین دەوڵەتی عوسمانیش کە ڕقیبێکی گەورە و وەروەها ئیمپراتۆریەتێکی بەهێزی ناوچەکە بووە کە ویستویەتی ئەم بەشانەی کوردستانی یاخود نەک هەر کوردستان بەشێکی زۆری ناوچەکانی ئەو کاتێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بگرە خۆراواش بخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە و کوردستانیش بێبەری نەبووە لەو داگیرکاریە لەو جۆرێک لە خستنە ژێر دەسەڵاتەوە و ئەمارەتی ئەردەڵانیش کە لەو کاتەیە لەسەر ساحەی سیاسی هەر کوردستان ڕۆڵی گەڕاوە هاوشانی میرنشینەکانی تری کوردستان.
هەر دەربارەی پێکاتەی قەڵاکە ئەبینین ئەم بەشەی ئێرە یان ئەتوانین بڵێن بەشی باکووری خۆر هەڵاتی تا ڕادەیەک ڕەزە شاخەکەی ئەو بەشەیەتی کەوا پێویستی بە بربەستی سروشتی نەکردووە تامان دەرگای خەلفیەکەشی لە پشتمانەوەیواتە لە هاتنە داغڵبوونی لای کانیەکە لە کەنار کانێکە بەم ڕێگا دوور و درێژ و سەختەیە هاتوون بۆ بەشی تا ڕادەیەک خۆر ئاوایان باشووری خۆراوای لێرەوە لە کەناری لایەکەی تریەوە با بنەگە چوار لایەک وەرگین لێرەوە دیسانەوە ئەبینن قەڵاکەی ترمان هەیە لێرەوە چین بۆ بەشەکەی تری خەڵاکە یاخود بۆ ناوەندی سەرەکی خەڵاکە لێرەوە ڕاستەوخۆ داغڵی ناو قەڵاکە ئەبین بۆ ناوە. هەر دەربارەی پێگاتەکەی ئێرە دەواازەی پاش لە دەواازە خەلفیەکەوە لای کانیەکەەوە داغڵە بیت دیتە ئەو بەردەڵانەی کاوە ئاماژەمان پێدا لێرە بە کەنار شوراکەیە لە قەراغ بەردەڵانە ڕەزەشیا بەرزەکە یەکەم دەواازەی داغڵبوونی ناوەندی سەرەکی قەڵاکە لە بەرزایەکە ئەبینێت واتە ئێرە ئەم دەواازەیەکە تاکە دەواازەیە دەدهێنێتە ناوەندی قەڵاکە جگە لەم دەواازە قەڵاکە کە هیچ دەواازەیەکی تریە بۆ گەیشتن بەناو قەڵاکە لێرە بینین دەواازەکەی بە بەردی زۆر گەورە دروستکراوە دیارە لە کۆنایەرە بێ قورفەیەک بوو بێ بۆ چێکی ئەو کەسانەی هاتوونەتە ناو قەڵاکە یا خۆت تەمەنە بێ دانیشتوی قەڵاکەش بن لێرەوە سوودیان لەم دەواازە وەرگرتووە بۆ چوونە دەرەوە بۆ سەرچاوی کانی قەڵاکە ئاویان لێ وەرگرتەوە هاتوونەتەوە ناوە واتە ئەم دەواازە دەهم دەواازەی سەرەکی ئەم دەواازەی ناوخۆیی ناو قەڵاکەیە نەوەک ئەوەی کەسێک لە خوارەوەی قەڵاکە بێتە ناو قەڵاکەوە ئەگەر لە خوارەوە بێت دەبوو لە ڕێگەی ئەو تونێلەوە یان لە ڕێگەی کەناری کانیەکەەوە لەوێەوە داخڵی ناو قەڵاکە بیدەیتە ئەم بەشەی سەرەوە دیسانیش لێرەوە دی دەبینی غرفەکان غرفەیەکی لاکێشەیە هەر داغڵبوونی ناو قەڵاکە لە کۆنا پێدەچێت قاتی سەرەوە هەبوو بێچکە پەنجەرەکانی دیارەوە و خۆڵ و کاشاکەی لە ناوەوە هەیە نیشانەی ئەوەیە کە تەبقەیەکی تری هەبووە هەستی پێ دەکرێت وەروە ئەو تاقچە و شتانە لە کۆنا ڕەنگە بۆ دانانی شوێن یاخود بۆ چەکەکانیان بێ کۆمەڵێکی زۆر تایبەتمەندیەکی جوانی هەیە سەختەکان هێشتا ماونەتەوە کە بینین شوراکانیان لەسەر ئەم دیوارەکانیان لەسەر ئەم قەڵایە دروست کردووە پاش هاتن ناو دەواازەکەەوە لێرەوە داغڵەبی بۆ ناو بەشەکانی تری قەڵاکە کە پێک دێ لە کۆمەڵێک غورفە و کۆمەڵێکی زۆر لە قاعاتی سەربازەکانی ناو قەڵا. بەڵێ هەر دەربارەی پێگاتەکە وتمان لێرەوە دەواازەی ناوخۆی ناو قەڵاکە هەیە پاشەوەی لە حوشەی قەڵاکە باوڵێن ئەگەیتە سەر بەرزایەکە لە حوشەی قەڵاکە بە دەواازەیەگەیتە ناوەوەی قەڵاکە ڕاستەخۆ سەر ڕووی ئەو بەرزایی کە هەمانە قەڵاکە تا ڕادەیەک ئەبێ بە دوو بەشەوە ئەم بەشە ئێرێبین ئەو کەلاوانەیە پشتەوەمانە پێک دێ لە کۆمەڵێک قاع و غورفە و ژووری ڕەنگەمانەوەی سەربازەکان و کۆگای خۆراک و شوێنی چەک و ئەسڵەحە و خەزانەی ئاو و بەشێکی زۆری لە کۆن و پێداویستی قەڵایەکی سەربازی لە کۆنا ئەگەر هەبوو بێ لەم بەشەی پشتەوەمانەوە و بەشی بەرامبەر یاخود بەشی باکوور لە ئاستی سەر تەختایی قەڵاکە کۆمەڵێکی تر با بڵێن ژوور و غورفەمان هەیە کە ئەو غورفانە پێدەچێت زیاتر فەرماندەی قەڵا یا خۆ شوێنی کاروباری ئیداری قەڵا و گەورەی قەڵا لەوێ دانیشتبن دەبینین غورفەکان کوالێتیان باشترە گەورەترن تا ڕادەیەک شوێنی گەرمکردنەوەیان ئێستاکەش ماوەتەوە کە چۆن شوێنی دارسووتانەکە دوو تەبقەن و دیمەنێکی جوانتریان هەیە و تا ڕادەیەکی زۆر لە ئەمنیەتی قەڵاکەن ئەڕواننە سەر بەرزایی ڕەزە چیاکەی بەردەمیان پێدەچێت ئەو بەشەی سەرەوە بەشی شوێنی نیشتەجێبوونی گەورەکانی قەڵا بوو بێ و بەشی پشتەوەشی بە هەمان شێوە ئەوەی لێرەیە جالبەیان سەرنجڕاکێشە بینن ئێستاکەش ڕێژەیەکی زۆر پاشماوەی شوێنەواری و بەڵگەی مێژوویی لەم قەڵایە بینێت لە هەمویان گرنگتر بوونی ئەم جۆرەیە لە تاڕادێک توان بڵێم گولە یاخود تۆپی منجەنیق کە حاڵەتێکی سەربازیە لە کۆنا ئەبینین لێوارەکانی ئێستاکەش ئەگەر
بیهێنە پێشایی خۆمان تۆپەخڕەکانن لە کۆنا لە ڕێگەی فتیلەیەکەوە لێرەوە ئاگریان تێبەرداوە لە ڕێی منجەنیقەوە مقاومەیان پێکردووە جا ئەم تۆپە لێرەوە تەقێنرابێتە دەروی قەڵایا لە دەروی قەڵا بۆ شکاندنی دیوارەکانی هاتبێتە ناوەوە ئەمە یەکێکە لەو بەڵگانەی بەڵگانەی کەوا دەی سەلمێنێت سەربازیانە ئێرە بەکاراتەوە شەڕ لەرەدا ڕوویداواتە ئەمە بەڵگەیەکی حاشا هەڵنەگری تۆپی منجەنیقە کە لەم قەڵای ئێستاکەش بەدی دەکرێت یان کۆمەڵێکی زۆر گۆزەی ڕەنگکراو بە ڕەنگی شینی تۆخ و شینی کاڵ و یاخود سەوزکار لەگەڵ گۆزەی سوور ئەمانەش بەشێکیان بۆ هەڵگرتنی خواردن بوون بەشێکیشان بۆ هێنانی ئاو بوون وەکو وتمان کانیەکە زۆر دوورە لە ناوەندی سەرەکی قەڵاکەوە ئەمەش بۆ ئەوی پێی نەزانرێت شاردراوەتەوە لە وتمان لە دەواازەی خەلفیەکەویەتی لە شوێنە پشتەوەیە بۆیە لێرەوە کرێت سوودیان لەم گۆزانە وەرگرت پێ بۆی ئاو لە کانیەکەەوە بهێنە ناوەندی سەرەکی قەڵاکە بۆ گۆزە چکە خودی کانیەکە لەم قەڵایە نیە لە سەری قەڵاکە نیە لە بناری ڕەکی چیاکەیە ئەوی شوێنێکی پێچە کەس بۆی لە حاڵەتی هێرشکردن گەمارۆدان کەس بە سڕی کانیەکە نەزانێت کەس نەزانێت ئاوی ئەم قەڵایە لەکوێوە هاتووە بەڵێ بە شوێکی گشتی هەر دەربارەی پێگاتەکە بەردەوام بین لەسەر قەڵای سرۆچک کە ئێستاکەش دیواری بەشێک لە غورفەکان هەرماوەتەوە ئەبینین پەنجەرە و تاق و کوونە مەترێز و بورجی شوراکان و خول لە سەربازیەکان ئێستاکەش هەر بەدی ئەکرێت هەرچەندە بەشێکیان ڕووخاون بەڵام ئێستاکەش هەرماونێتەوە. طبعا پێک هاتەی قەڵای سرۆچک یان با بڵێن ئەو هێڵکاری کە هەیەی ڕاستەخۆ لەسەر ڕوو تەختی بەرزایی چیاکە بینین قەڵایەک دەتوانین بڵێن شارێکی بچکۆلانەیان بنیاد ناوە شارەکە تا ڕادەیەک لە دوورەوە سێریکەی دوو بەشێک دەرەکەوێت ئەم شارە شورایەکی هەیە ئەم بەشیان بڵێ ئەم خانوانە و ئەم جۆرە لە کەلاوانە ئێستاکە شوراکەی ماوە لە ڕێگەی دەواازەیەکەوە ئەدگەێنێتە دەرەوەی ئەم شورایە یاخود ناوەندی سەرەکی قەڵاکە پاشان ئەو حوشەی قەڵا هەیەکەوە بە ڕکی چیاکە ئەپارێزرێت تا ئاگاتە دەواازەی سەرەکی یان باڵێن دەواازەی خەلفی کە تاکە دەواازێ لە لای کانی یان لە لای سەرچاوی ئاوی قەڵاکەوە ئێتە ناوە لێرە ئەیتە سەرەوە لە بەشی ڕووە بینین دوو یان با بڵێن دوو وەجبە کەلاوەمان ئێستاکەش ماوەتەوە کۆمەڵێک لە کەلاوەکان لەم جۆرە لە غورفە ئەگەر ئێرە بکەینە نمونەیەک بۆ تەواوی ئەو چەند غورفەی تەنیشتمان کە ڕاستەوخۆ لە بەرزایی ئەبینین غورفەیەکی لاکێشەین وە زۆر بە جوانی دەرەکەوێت کە لە کۆنا دوو تەبقە بوون واتە ئەو شوێنەی ئێستاکە من لێوەساوم خۆڵ و خاشاخی تەبقەی یەکەمیش و دووەمیشە کە لە منی قاتی یەکەم بۆ تا ڕادەیەکە توانم لە قاتی یەکەمی پڕ کردوێتەوە چکە ئێستا شوێنی دارەڕای قاتی یەکەم بە جوانی دەرەکەوێت هەر غورفەیەک کۆمەڵێک باڵێن تاقچەی تیا بووە لە کۆ ناکرێت سوودیان لێوەرگرتون بۆ دانانی کەلوپەل و شتومەکی ناو وەسایلی ناو غورفەکان و پێ دەچێت ئەم غورفانە غورفەی یان بەشی دووهەمی قەڵاکەیە تا ڕادەیەک شوێنی دوورە لە دەواازەی سەرەکیەوە شوێنێکی ئەمینترە شوێنی فەرماندەی قەڵا یاخود بەرپرسی ئیدارەدانی ئێرە بوو بێ قاتەکان لە هەر غورفەیەکی دوو قاتە ئەبینین پەنجەرەکانان هەیە لێرەوە ڕاستەخۆن زۆر دیمەنێکی سەرنجڕاکێشە سەیری ئەتوانی حوشەی قەڵاکە بکەیت یان لێرەوە چاوت لە حوشەی قەڵاکە هەبێت و لێرەوە ئاینی شت ئەبینین یەکێکی تر لەو تابێتمەندیانە لە پێکاتی قەڵای سرۆچکا بەدیەکرێت بوونی ئاگردانە کە لە زۆربەی لە غورفەکانە بەدیەکرێت ئەمامە لە کۆنا بە شێوەی لولەیی بووە لێرە کەپز بووە ئاگردانەکە لێرەوە دووکەڵەکە چۆتە سەرەوە دیارە لە کۆنا بەحنەوەی شوێنێکی بەرزە و کاتەش ئێستاکە ئێمە هاتوین کە کاتێکە تاڵاتێک هەوا گەرمە بەڵام لێرە هەست بە زۆر گەرما ناکەیت کەواتە بێت لە وەرزی سەرما لە وەرزی زستانە ئێرە سارتر بێ هەوای سارتر بێ بۆیە پێویستیان بە لە ڕێگەی دارەوە بە گەرمکردنەوەی غورفەکان هەبووە ئەم تایبەتمەندیانە لە زۆربەی غورفەکانە هەبووە وە شتێکی تریش زۆر جالبە لێرەیە مەقسەی لەسەر بکەین بەڕاستی هەر لە ڕووی پێگاتەوە ئەو بەردی ناوچەکەیە لە دروستکردنی قەڵاکە سوودیانەوە دیتووە بەردێکی بێشمار لەسەر ڕووی قەڵاکە و لە دامێنی قەڵاکەش هەیە کە تا ڕادەیەک بە هەر سروشتیان پێگاتەکەی وایە بەردەکان تۆزێک ڕێک و داتاشراون واتە جۆرێک لە جۆرەکان بەردەکان ڕێکن
ئەمەش وای کردووە بنیادنانی قەڵاکە ئاسانتر بێ یاخود زۆرتر سوود لە بەردوەربگرن لەگەڵ مادەیەکی چەسپاندن کە ساروت یان گەجێکی زبرە لە بینی گەچ و قسڵێکی زۆر توندا دروستکراوە کە ئەم جۆرە لە مادە باو بووە لەو سەردەمەیە بۆ پێگاتەی بیناسازی لە سەدەی 14 و 15 و 16 ئێمە قەڵای ترمانەیە قەڵای دوکانمانەیە قەڵای دەربەندی بازیانمان هەیە بەشێکی زۆر لە قەڵای خان ئەحمەدخانمانەیە قەڵای هەمێک لە قەڵاکانی تر هەمان ئەو پێکهاتەیە ئەم جۆرە لە بەرد و لە گەچ ئەبینین لە تایبەتمەندی قەڵا کوردیەکانە بەدی ئەکرێ مادەیەکی محکەمە ئەبینی سەقفەکەی پێوە نەماوە پاش تێپەڕنی 200 400 ساڵ هێشتا وەکوم دیوارەکانی بە پێوە ماون ڕەشەبایەکی تون لێرە هەیە باوبارانێکی سەخت هەیە هازوستانان کەچی هێشتا دیوارەکان بە بەهێزی ماونەتەوە بەگشتی قەڵای سرۆچک بەڕاستی قەڵایەکی زۆر گەورەیە زۆر فراوانە لە بەشی سەرەوەی شورایەکانی زۆر بەهێزن بە دروستکراون هیوادارین هەرچی زووتر لایانی پەیوەندیدار هەچەند خۆشبەختانە چاودێری بۆ داناوە بەڵام ئاوەردانەوەیەک بۆ پارازگاریکردن لە دیوارەکانی بۆ ئاوادانکردنەوەی شوراکانی بۆ ئاسانکردنی ڕێگاکەی بۆی شوێنەوار دۆسان خوێندکارانی شوێنەوار گەشتیاران کە سەردانی ئەم مێژووە دیێرینە بکەن بەڕاستی تا نەی تێرە نازانی چەندە گەورەیە ڕەنگە ئێمە نەتوانین لێرەیە تەواوی گەورەی ئەم قەڵایە پیشان بدەین بەڵام ئەوەی هەیە شارێکی بچکۆلانەیە لەسەر ئەم چیا سەخت و دوورە دەستا لە ئاوەدانی و ئێستاکەش ماوەتەوە کە لە ڕۆژگارێک شوێنی دەسەڵاتی سیاسی یەکێک لە میرە کوردەکان بووە کەوا ڕۆژگارێک شوێنی فەرماندەیەکی دەسەڵاتداری ناوچەکە بووە بۆ هیوایەن ئەم شوێنەش ئاوادان بکرێتەوە و خەڵکی ناوچەکەش چاودێری بکات و ئەو گەشتارانەش ئێنە سەردانی بەشێک نەبن لە وێرانکردنی بەڵکو بەشێک من لە پاراستنی. کاتێک باس لە تایبەتمەندیەکانی بیناسازی سەربازی ئەەکەین ئەتوانین بڵێن تەواوی تایبەتمەندیەکانی بیناسازیەکی سەربازی قەڵایەکی شەڕکردن قەڵایەکی جەنگی لە قەڵای سرۆچکا هەیە کە ئەمە لە زۆربەی قەڵاکانی تری کوردستانە بەدی ناکرێت کە ئاوێکی سروشتی شیرین بۆ خواردنەوە لە قەڵاکە هەیە لە شوێنێکی زۆر بەرزی جوگرافیایی هەڵکەوتووە دیوارەکانی زۆر بە بەهێزی دروستکراون و قولەی سەربازی و بورجی نیزامی و هەروەها کۆمەڵێک دیواری ئەستور و کونە مەتەرێزداری لێیە ئەمانش هەموو تایبەتمەندیەکانی بیناسازیەکی سەربازین کە لە قەڵای سرۆچکا بەدی ئەکرێ بۆ هیوایین ئەم قەڵایە هەر بەو شێوەیە بە باشی بمێنێتەوە و هەروەها وەکو شوێنێکی گرنگ ئاوڕێ لێ بدرێتەوە وەکو شوێنێکی گرنگی استراتیژی سەیری بکرێت. منیش وەکو خەڵکی گوندی قەویلە لێرە کە تەرپەریاشتیارێکم چاودێری یەکەم پێخۆشحاڵم ئەو کەسانی کە لە هەر شوێنی ڕێ ئەکەون ئایا بۆ سەیران بێ ئایا کامیری وەکو جەنابتان بێ من ئاگادار بم لەبەر ئەوەی من لێرە چاودێریک یەکەم بەڵام داواشم هەیە لە خەڵکی ئەم منتیقانە لە هەموو ئەم گوندانە لەوانەی کەیەن بۆ سەیران وەکو بە ناوی سەیران و تێن و سەیرانەکەن من خزمەتکاریانم بەڵام دەستکاری شوێنەوارەکە نەکەن لەبەری شوێنێکی گەشت و گوزاری و مێژوویە و هەمومان بەو مێژووە و کوردی لە 2011 تیمێکی فەڕەنسی هاو ئەوان هەمیان تامەنە ئینگلیز بوون ئەبێ من ئەوانەی کە هاتن لەوێەوە لە شوێنەواری سلێمانی ئاگادار مەکەن لێرە من ئەبێ ئاگاداریان بم هەتاکوونێ ئایان بەمەوە سەر جادە و کە مەترسیان نامێنی لە 2012 هەر تیمێکی ئەمریکی هاو بە ناوی پشکنین و هەموو چی دیاوارەکان بەرزی و نزمی کە خۆتان جەنابتان بینیتانە پێواویانە و بردویانە بۆ وڵاتانە ئیتر خوان ئەزان بۆچی بە زۆری خەڵکی ئاسایی تێوەکو سەیران لە بەهارانە یا لە پاییزانە کەیتر لە ئەم مەملەکەتە باران ئەبارێ و خۆشە پێ فەسڵ فێنکەکە گەشتیاری بۆیە بەڵام بۆ قەزیەتیم لە وەڵایتر لە دەوری 2012 و 2013 هەتا 2015 تیم هاتوویت لەوە لا نەهاتووە.
بێگومان لە ڕووی پێک هاتە و فراوانیە و بنیاتنانەوە قەڵای سرۆچک هێندە فراوانە ڕەنگە نتوانی بە ڕۆژێک تەواوی بەشەکانی و گۆشەکانی و بورجە نیزامیەکانی سیر بکەیت یاخود بگەڕێیت وە بەڕاستی مرۆڤ دێتە ئێرە تێر نابێت لەو دیمەنە جوانانەی لەو مێژوە دێرینەیەکەوە لەم بەرزایی شاخەوە ئەبینین ڕۆژگارێک ئێمەی کورد ئێمەی میلەتی ئەم خاک و ئاوا چێ شانازی و چ دەسەڵات و چ سەروەریەکمان لێرە هەبووە ئەمە پێگەی سیاسەکانی سەر چیا بەرزەکانمان بوون ئەبێ لە ناو شارەکانە چ ئاوەدانێکمان کردبێتەوە بۆ هیوایەن کوردستان هەمیشە ئاوەدان بێ ئێمە لێرە ناتوانین بەڕاستی درێژە بە تەواوی گەشتەکەمان بدەین بۆ قەڵای سرۆچک هەرچەنە تا بۆمان کرا بەشێکی زۆری قەڵاکە یاخود بە ئەو دیمەنانەی کەوا گرنگ بوون بیان خێنە بەرچاوی و بۆ هیواوی تەواوی دانیشتوانی کوردستان ڕۆژێک لە ڕۆژان بۆیان بلوێ ئاوەڕ لە تەواوی شوێنەواریەکان بدەنەوە وەروە سەردانی قەڵای سرۆچک بکەن بەڕاستی من چێش وەرەگرم لەو دیمەنە سەرنجڕاکێشانە لەو بیناسازیە زۆر بەهێزەی کەوا هی باپیرانی ئێمە و ڕۆژگارێک لێرە دەسەڵاتدار بوون و هەروەها بۆ پاراستنی سنووری دەسەڵاتی سیاسی و سەربازی ناوچەکانی کوردستان تێکۆشاون لێرە و لە ناو کەلاوە سەدان ساڵەکانی قەڵای سرۆچکا بەخواتان ئەسپێرم هیوادارم لە هەر پێیەگەن هەر شاد بن خواتان لەگەڵ.